ئەسڵان هەر نەچوومەتە مەکتەب. من ناوم حاجی خانمە، خەڵقی سلێمانیم. لە مودەی عومرم من نەچوومەتە مەکتەب، بەڵام سەرگەرم بووم، حەزم لە هەموو چین و نەقش و زەنگیانە و پولەکە و تەدریزیەکە دەستکاری بکەم خەڵق پێویستی بێ. ساڵێکیان ساڵی 2000 بەختیارم چۆ بۆ سلێمانی ئەم ئافرەتێسە کە عایلەتی نیشانەیکە. خانوویەکی تازەی کڕی بوو، ڕێناسم وتی من ئەبێ لەوحەیەکی بۆ بکەم بە ئەو پایی دیوارە، بەس هەموو گەڕەکی ئەو محەلەیە کە مەشهور بوو، ئاو کارێ مەشهور بوو، هەموو مزەیەمێکی تیا بوو. ئەمەی لەوحەکەی کێشا، منیش ئێواران کچەکەش لە مەکتەب بوو، لە جامیعە بوو. وتم ماریە گیان تۆ ئێواران وەرەوە بۆ لای ڕێناس، من یەم خواردن دروستەکەم و بەبەلە مەپەڕێنەوە بۆ ئەو بەرەوە. سەرما و بەفرێکیش بۆ ساڵە هۆڵندا، یعنی ئێرە تاو ماڵانە بە ماتۆڕ بەفرەکەیانشکان. وەڵا منیش سێ چوار ئێوارەیەکیان بینیم، ڕێناز ڕەسمێکە پاچەیە جەریدەوە ڕەسمێکی مریەمی لەسەر بوو، کە ڕەسم مریەمی ئەمەی شەراوە بە قەڵەمەکەی ئەو ئاوایەکم لێ کرد و قسمە سەر. جا ڕێناسمەی بەوە عاشق بوو، وتی ئێمە ئەتوانین پچووک گەورەکەین، بەڵام تۆ لە پچووکەکەەوە چی لێ کردووە، گەورە کردووە پچکۆ تۆ ئەسەمە دوانە بۆ من دروست کردوم یەکی بە شکڵێکە. نێشی زانی منم ئەوەڵ جار وەی زانی ماریایە، وتی ماریام ڕسمە تۆ لە ئیمتیحان کرد، وتی نەوەڵام من هاتمەوە بەدەست دایکمەوە. وەڵا ها دەستی کردەم لم وتی من هی تۆم تیامەوە چۆ بۆیە ڕەسام، تۆ بۆ خۆ ئاشکرا ناکرد. ڕێناز وازم لێ بێنە بە قوربان تااقەتم نییە. ئیتر لەو کاتەوە لە 2000ەوە من تا ئێستا کاگڕێناز تووشی کردم. گورە بە مناڵی کچانی گەڕک هەموو لە مەکتەب بوون، وەختی دەرزی ڕسمیان هاتە ڕجانەکە ئەومان بۆ بکە ئەومان بۆ بکە، باکشمەگو ئەگەر ئیشەکەی بۆ نەکەن لە جێ ئەوە نایەڵم. ئیتر حەزم لێ بوو نەخش و نگاری دەستی هەموو جۆرێک خەیاتی چنین هەموو جۆرێک کڵاشی کوردی کڵاو ئەمانە مەزانی، بەڵام من نەمەزانی ئەم ڕەسمە ئەمزانی هەموو ڕەسامە چەند کە سوکاری باوکم دایکم من تەسەورم نەکرد من بتوانم ئاوا دەرەچم، بەڵام کە خۆم هیلا کرد ئەوەی کردم ڕەغنیان لێ نەگرت ئەنجا ئێستاکە ئێستاش خۆم بە تەواو نازانم. لە ناو داخڵی وەڵندا بەلایانی کەمەوە 18 مەعرەزم بۆ کراوەتەوە، ستیانیان بە جەماعی 70 ڕەسام لە کۆڕی گەورە ئەوانیان بۆ کردووم. لەوێ کە لەگەڵ مەعرەزەکرێتەوە ئیعلانەکرێ، ئەگەر پیریش بێ وەکو من بە گۆچان بڕوە، ئەگەر پیاو ئەگەر ژن ئەگەر مناڵ بەبێ چەپکە گوڵ نایە، بەبێ شیرینینە ڕێزی تەواوی. ئەنجا لە دوایکەن بە حەفلە ئیکەن بە مۆسیقا ئیکەن بە ئاهەنگێکی خۆش لەگەڵ 70 ڕەساماکە بۆیان کردین ئەوەڵ جارەکەی. لەگەڵ سەرەی من هاتە سەرکوتیان بابێ من وەڵندیمەوە بە قەوت نێ جوابی عەمی دێبەمەوە. هەستا ڕێناسم جوابیایەوە وتی دایکی لە کوێ خۆنتی لە هیچ کوێ، کاکە کۆرسی مۆسیقا دابەزی 1 سعات و نیو دانس و مۆسیقایان خۆشحاڵیان هەتا سعات 12 شەو
چاو قاوان لەو قاع مزەیەما گێڕا وتی تۆ بیا حەفلەی تۆ بێ چونکەکەم تۆ خوێنەوارین نییە تۆ لەگەڵ ئەم ڕەسەمانە کە لە جامیعان شتەکانی تۆ مەشهورترە. ئومێدم هەیە ئەو لەوحانەیە کە ئەیفرۆشم نیوەی پارەکەی تەبەڕوعە بۆ خۆم نییە هەرچی ئیشی ئەەکەم کە پارەی تیاابێ بڕیارم ماوە و کاتێک پاریان کۆ کردەوە بۆ خوێنی بۆ خانووی شەهیدەکان لێرە جواب ملیۆنێکم نات جا بۆ هی خوێن لەوێ جەنازانێرنەوە لەوێ خەڵق نەخۆشە حادیسەی سیارەیە مام و کوردین ئەبێت کۆمەکی کوردەکە بکەین. ئەو لەوحەی منەی فرۆشم خۆشحاڵم کە جێگەگرێ وەکو چۆنەڵێ مەڵبەنی دراوسێ لە ماڵە دراوسێڵێ بورتاوست لە بورتاوس بۆیان کردمەوە تەقریبی 11 لەو هەمڕۆی لە بەریتانیا لە ئەڵمان لە کەنەدا یەکسەر 8 لەو هەمڕۆی مەسەل لەو شوێنانەی کە مەشهور بێ ڕەسامی تیابێ زۆر بە ئاسانی ئەڕوە. منەوەی بیفرۆشم ئاوا دوو بەشێکم بەشێکی بۆ عایلەی هەتیوی خۆمان بۆ ناسیا و بۆ برادەر بەشێکی بۆ ئاوارە و ئەوەی ئەڵمان قەرارم کرد ئەوەی فرۆشتومە تەقریبی 14 لەو هەم فرۆشرا هێشتا پارەی نیوەی نەگراوە وتمەیەم بە قەمسەڵە و پۆتین بۆ پێشمەرگە ئیتر نیوەیان نامێ نیوەکەم نرد بەڵام نیوەکە هێشتا ماوە لە ئەڵمان لە لای درازاکەم. حەزەکەم دایمە شتی زەوقلی بەکاربێنم دایمە حەزەکەم مەسەی لەو هەم بووە دەستوری لادەی خۆمان قڕ و خاک و هەڵە بجەم کردووە عینی کەوتن و قڕ و قڕا و مناڵ و خوێناوی و کۆبانیم کردووە عینی شت چیان لێ بەسەر هاتووە بەڵام ئەو لەوحانە ئێستا لێرە نین ئەمانە هەموو یەکێ لەو لەوحانە ڕەنگەی 9 ساڵ پێش 10 ساڵ پێشیستایە ئینسانیش کە هەستی کرد وردە و دەشتی بینێ زەوقێ گۆڕێ مەسەل دەستکردی ئەگۆڕێ. من وێدم ئەوەیە هەموو قەومێک هەموو زمانێک هەموو کوردێک هەموو تیرەیەک ئەگەر مەسیح یەهود ئیسلام حەج قەومێ خۆی ون نەکا ئەوەی تیا مەوجووە دەریخا دوای ئەوە ئەگەر ئینسانیش کەوتە ساڵەوە هەر کوڕوزێتەوە و بڵێ وام و بڵێ وام و بار بێ بۆ کوڕ و بۆ کجیا بۆ برازایە بۆین ئەوە گوناحە ئەوەنەی توانای بێ ئەو کەسانەی کە تەنها بەرپێ خۆیان ئەبینن ڕووناکی بۆ خەڵکیشان هەبێ. ئینسان وا لە خۆی بکە لە هەر شوێنێکا بێ وەکو مۆ وا بێ کە ڕووناکیەکەی بۆ چواردەوری خۆی بێ.